سڵات لێ بم کاتان باش بینەرە بەڕێزەکان بیسەرانی خۆشەویست لە رادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ دێمە وڵاتان بەرنامەی ئەم جارەمان بەرنامەیەکی تایبەت دەبێت سەبارەت بە هونەری سینەما و هونەری دەرهێنان بەگشتی لەگەڵ دەرهێنەرێکی زۆر بتوانە پرۆگرامی ئەم جارەمان پێشکەش دەکەین سەبارەت بە کاری هونەری ژیانی هونەرمەند چۆن دەبێت جا میوانی ئەم جارەم بەڕێز کاک قانە هۆلان کە زۆر بە تایبەتی لە بوارە قسەی لەگەڵ دەکەین و زۆر بەخێراتن یەکەم خۆشحاڵم کە لێرەتان بینم. من سپاسی جناب دەکەم و سپاسی بەرنامەکەی جناب دەکەم بەڕێزی من لە خزمەتدا. سپاس دەکەم خزمەت لە ئێمەوە دەستان خۆش بێت کۆمەڵێکاری هونەری باشتان پێشکەش کردووە و ئەزمونێکی باشتان هەیە لە کارکردنە پێم خۆشە لە سەرەتایە بەڕێز قانە هۆلان ئێمە دەیناسین و ئەوانەی کە بەرهەمەکانیان بینەوە بەڵام بۆ ئەوانەی کە تاکو ئێستا کارەکانی جەنابتان نەچۆتە بەرچاو بەدیدنی ئێوە نەگەیشتون چۆن قانە هۆلانیان پێدەناسێنیت و کورتێک لە بای خۆتمان پێ بڵێ. من زۆر سپاسی جناب دەکەم. من قانە هۆلانم لە 2001ەوە دەستم کرد بە ئیشی هونەری یعنی ئیشی سەرەتا وەک ئەکتەر و سیناریۆ دوای دەستم کرد بە ئیخراس دوای 2010 پاش ماوەیەکیش هەم دەستم کرد بە کاری تەسویر یعنی ئێستاش ئیش بە کامێرەش دەکەم هەم ئیخراج دەکەم هەم سیناریۆ دەستم هەم تەمسیلیش دەکەم لەوانەیە خەڵکێک بڵێت کەس دەرەقەتیەوە نایەن ئەم زیادە ڕەویە وانە تۆ ئەگەر تەجروبەی کە یا تەجروبەیەکی تاریخیمان هەیە کە سمبولی سینەمایە شاری شابلە شاری شابلە هەمووی شا خۆی کردوێتی نواندن سیناریۆ ڕووناکی زۆر کارگا خۆی کرد توانای کەسەکە ڕۆڵ دەبینێت کاقانە بپرسین لەوەی کە توانا و تاقی هونەری لە کێوە دەست پێ دەکا و بەڕێز ساوەکو خۆتان لە چ تەمەنێکەوە هەستان کرد کە ئێوە ئەو توانا و بەهرە هونەریەی هەتانەوە یەکەمین کاری هونەریت لە کام بەشە بوو کاتێکە لە زۆربەی ژانرەکان و لە زۆربەی بەشەکانی هونەری بەڕێز بازەکەی کارت هەیە و توانات هەیە سەرەتای دەست پێکە چۆن من بە هۆی کوڕێکی مامەوە کە کەسێکی مستەقف و لە بواری شانوێ ئیشێ کرد دوای ڕاپەڕین دەستی ئەعلانی کوردی کرایەوە دەستی کرد بە فیلم کوردە فیلم و دوای بەرنامە و تەلەڤیزیۆن من لە بەرنامەی تەلەڤیزیۆنەکە لەگەڵ یابووم وەک ئەکتەر وەک سیناریۆ ئەم باسی 2001ەکەم کە هەستم کرد من بۆ من زۆر کارێکی گونجاوە ئیشی هونەری بۆیە بەردەوام بووم من زۆر لە زۆر فیلمە کارم کردووە وەک سیناریۆ ئەکتەر کۆمەڵایەتی بەڵام من ئەگە خۆم بەرهەم بێنم فیلمەکانی من زیاتر ترسناکە لە ژانری ترسناکە هەیە حەزم لەو بابەتە چکە لە فیلمی سازی کورددا کورد ناکەم وڵی سینەما چکە سینەما بەداخەوە بەس لە فیلم سازانی کورددا بەرهەمی ترسناکمان نییە یا کەمە لەم ساڵانی دوایە یەک دوو بەرهەممان بینی بوونەرمە شواناتوف و ماهر حەسەن و کە چەند بەرهەمێکی تایبەتیان پێشکەشکردین لە سینەمایە بەڵێ من بەسی 2012 یەکەم فیلمی ترسناکم 2012 بەرهەمێنە بەناوی پەیامی ڕوحێ هەم خۆمناندم کرد هەم تەمسیلم کرد هەم ئیخراجشم کرد دوایەوە فیلمی دڕندەم بەرهەمێنە 2014 بۆ 2016 تایبەت لە ژانری ترسناک و ترس و تۆخاندنە حەزت کردوە کار بکەیت زیاتر ئەگە اختیارە خۆم بڵێ ئەو کەسی کاڵەسی بۆ بەرهەمهێنانی فیلمێک خۆم بم من ترسناکەم بەس ڕێکخراوێک شوێنێک پێمەڵێ ئیشێک یا کەسێک پێمەڵێ فیلمێکم بۆ بکە لەسەر ئەو مۆزوعە سپۆنسەرەکان جیاوازن بەپێی خواستی سپۆنسەر ئەبێ کارەکەت ئەنجام بێت بەڵێ من 2022 بەرهەمێکم لەبارەی شۆڕش بەرهەمێکی مێژوویم بەرهەمێنە باسی شۆڕشی کورد دەکەم واتە لە ڕووی مێژوویەوە بە هەماشەوە کار کردووە واتە سەرەتای دەستپێکردنتان وەکو سیناریۆک و دەرهێنەری کارەکان وەکو ئەکتەر دەستان پێ کردووە دواتر چۆن هەستان کرد یاخود یەکەم هەنگاو کارتان چۆن بوو کە بۆ ئەوی خۆتان چیرۆکێک بنووسن سیناریۆی بۆ دابنێن و چۆن دەستپێکێکی وەها گەیشتیتە ئەو بڕوایی کە ئەتوانی تۆ ئەم کارانە هەمووی پێکەوە بکەی خۆت ئەنجامی بدەیت
ما بس هم كوتم وقت دسبيك دسم بيكرو سيناريو وكو أكتر من لقوا كل ما إيش ما كر نوزع حارس أو نخوش دنيا أبو رجعنا لكاتي سلامات لكاتي تصويره باتي كوت أنا صبركي تكون معنا راكشة أبغى بدوام مجموعة شو قاعة كمان قلت بقاعة بمدد يعني أنا متخوم كده أو رجل متخوم كده أو بمكنترول شكل بدسمه دايك تصوير طاوة معنا تماشي نتيجة ما تماشي كل كل ما متي طاوة تي آخري مرمناك أو جاندر شو والله هو بو بتجعي كدم كامل لا بواري إخراجكم بالماء بله بوشويش تيجيشتي كتواني لإخراج شاكار بله هنقاوي دواي أو تشيبو تشتك تواني تاني من داي دوزار دابرانكم هبو دوزارو ده دسم بيكردو وك سيناريست وك أكتر بله وفيلم كلمان تمجمعي ونعملتها وكو عباس راجلي وكمال شالاك وكمال أحمد غريب ومعنا بله هو دسم بيكردو داي هو بزوري بينا شو فيلم كم بناي برياني مرك أو إنتاج أو كم برهمي خوتام بو كإنتاج خوتام يعني بكو إخراج كم برياني مركيش نا دوم فيلم مامو بله داي برياني مرك سامين ممكن فيلمي بيعمل روحك خم إخراج ممكن خوش من عندنا ممكن داي لبنك مغنم خم من عندك وشكا مخرج لا بخوي من عندك عشان بوي كنترول يشتغل بس تو أكتر كود درس نحكي يعني لا بيويستيا بو كسجنا بو أو رولا ببينه بلام دزنا كوتني أكتر بو إيوه قرصكي لتشيا بو حزكون زام يعني قلبي كارك أو شخصية أو كارا بعد لقب أو كسانا قنجة ما شاء حركات النية تو سامن البيامي روح كدوري مجرمة قبيلة سلامك خلق كوجيت بو يعني وشلت كببينه بينا بله وقت لقل دس بدس هنان ياخد دوزينوي كاركتريكي كونجاو بو نوسينه كاني خود بو سيناريو كاني خود لئسا قرصه لنا هنرمنداني كردا يعني يا بوچی اگرینیت و توانا هنریکنیه یان کسکان با آسانی بردستنان. بله خویسا کلاشی فیلمی کردی درامای کردی هیا. بله. أو إيكا تشبيه بدشان ما أعرف وعارف معنا أول شيء هذا يزوج عن بو كلاو دس خوربه بس تو شيء هذا كأقوري تو تشتكي مودرن دس عرسكي بله تشتكي هاو شرخانة بقول سينما على ما أجل نقعتوا هذا نقعتوا بس تو اشتكي هبل أقول سريك بو بالآخر أقول ما اشتكى بويا أو خلقي كتوها الناس يعني بيني خوانا ما دنك ربوه بس خوانا ما دنك كاميرا داك سين حوارك بلان نكش بتشن قلبي شخصيتك شكا كتو دوري قصابة قبيني أجر دكتوري بتوه بقصابة كبيرة في المكان بله من هسكم تو قصابي نقبل دكتوري بله راستا كان قناع بو قران بدواي أكترها للاي إيما تاچند ڕێگەی ئاسانکاری هەیە گروپات هەیە شوێنی تایبەتێ ئێمە دەزانین پێماگای هونەرە جوانەکانمان هەیە ئەکادمیای هونەریمان هەیە کۆمەڵێکی زۆر لە کەسانی بەهرەمەند و بەتوانامان هەیە لە ئێستادا چۆن دەرهێنەر ئەتوانێت سوود ببینێت لە ئەو توانە تازانە ئەو بەتایبەت بەڕێسان کە بیر لە کاری تازانکەنەوە چۆن توان سوود ببینن لەو کارکتەرە تازانە لەو گەنجانە کە بیاندۆزنەوە بتوانن کە ڕۆڵێکیان پێ ببیرن خۆی ئەمە لای جناب شلانە ئاشکرابێت بلای ئێمەس هونەر سیستەماتیک نییە بەپێی پرەنسیپی هونەری ڕێی بەپێی عیلاقات بەڵێ من تۆ ناسم تۆ منە ناسی با ئەمەکەی بۆ ئیشە مەسەلەکە ئەوەیە عین من ناڕم بەدایە بگەڕم بزانم کێ تەقەرروجی سینەما لە بەشی هونەرات ئیخراجی کردووە لە بەشی شانۆیا کاری کردووە نا من ڕم چەند کەسێکی ناسم من شخصیەتی لە ذهن مایە ئەم شخصیەتە لە فڵان کەسە هەبینمەوە ئەوەیە مەسەلەکە یانەکە سیستماتیک کە بێ زۆرجان لەسکە سینەمای عالەمی هەروایە سیستماتیکە بەس لا ئێمەوانی لا ئێمە قەزەکە هاوی یان بە حکمی عیلاقات من دا ئەکتەرە ناسم لو دا ئەکتەرێکیان بۆ شخصیەتی باوکەکە یەکیان بۆ شخصیەتی کوڕەکە ئەوەیە بەڵێ ئەگەر لەو عیلاقاتەی خۆت نەبوو کەواتە کارەکەت بۆیە کێشەی بۆ دروست دەبێت باسی ئەوەت کردوتت ئەگەر ئەکتەر نییە بۆیە خۆم ڕۆڵ ئەگێڕم لە بەرهەمی خۆمە لەو بارودۆخانەدا چۆنا ئەتوانی کۆنتترۆڵیەوە بکەی کە خۆت لە هەمان کاتە با بڵێن بەسەر تۆ دەرهێنەر پێویست دەکات کە لەگەڵ ئەکتەرەکانی بەسەر ئەوانەوە بێ چاوی لێیان بێ چۆن ئەتوانی تۆ خۆت لێ پرسراوی خۆشت بی کارەکانی خۆت ڕێک بخەیتەوە
راسكي بس من اول شباب كيشبوا من بلان بوي ككنترول وعزكم فيلم من كداس بيكم زوري بيت يعني براك فيلم ما يدو صالي بيت شو بو من بيشت تستكم اما بشتي كاميرا روناكي صوت كاميرا بدوربينا معنا اكثر باش زاويه هموي كنترول لكم كان كرتستكم داي او تسكا دنيا ملويك او كسانا كمن شو بركاميرا كهمان تكنو كبيموتونو تجربه ما كردوا اي كم يعني بروك مشهد مبوا بيشش قلنا خش كل كان بيش قلنا بو بعض كم بس بو من زور بو بس بدل من نبوا مجبور هم يسان روش هما لقطة هما مشهد هما سكانس كردوتوا باكتريك بلا شلون سبورتي برا كانت بدست هنيت يعني كاتك دستك بكاركي طازة شلون سبورتي يعني كيت قرام بدو سبونسرات شلون هوي عارفين كذي زوجي كان إلى آخر خلقوا ناس اللي رخلاء كل شيء هيك سام بالبلاد اللي هو لها بمنال تو فيلم سادي شيء هذا فيلم توم بدلا ورا فيلم بكر سجاني باكم من هوايكم بس كرتواتو سيناريو كي فكري كي جوانا هي كي بس نروح على زي تقديمه بس برولات السينما السليماني أنا جالس صنعاني بوكم بلا هواي أخوي اشتغل بس پێوەری بەڕێوەبەتی سینەما هەڵسەنگاندنەکان چۆنە بینیتەوە یارمەتی دەرە بۆ ئێوە کە ئەتانوێت کار بکەن بەرهەمی نوێ و تازە و بابەتێک دروستکەن کە لەسەر شاشەکان پێشتر نەمان بینیوە تا چەند ئەوان بە تەنگ ئەو هەوڵ و ماندووبوونانەی ئێوە دێن پێشتر باش پێش قەیران و پێش خەڵیداش و کێشەی بەغامانە باشتر بوو پارەیانەیە و فیلمان زیاتر ئینتاجە کرد و ئێستا کەم بۆتەوە ئێستا و مەجالیان نەمەوە ئەو دەرفەتیان نییە کە بتانن تۆ چ سیناوی بۆ بێ هیچ کەسە جارانێک وایە 15 قبوڵەکرا 20 قبوڵەکرا بەڵێ ئێستا 5 قبوڵ ناکرێت چۆ پارە نیە بوو جەنیە بەڵێ ئێوە خۆتان لەسەر خەرجی خۆتان ئەگەر بیرۆکێکتان هەبێت جێبەجێیەکەنەوەتە دواتر هیچ ینی سەرچاوەیەکی دیکەتان دەست ناکەوێتەوە بۆ پڕکردنەوەی ئەو پارەی کە خۆتان سرفتان بەڵێ مەسە من ئەگەر ڕێکخرا ئەگەر شوێنە پێمەڵێ فیلمێک لەسەر ئەمە هەدەفەکەیانە باسی ئەوە کرد چەند جارێک ڕێکخراوەکانێک ئەپرسن بە شوێکی گشتی چین ئەو بەرهەمانی کە لە بەڕێزە داواکرێت کۆمەڵایەتی بابەت پەروەردەی یان کێشە کۆمەڵایەتیەکان کۆمەڵایەتی کێشەی عایدەیی بەرهەم هەبێ ناوەکانیان لە یاد بێ هەر وەکو ناو پێمان بڵێ چەند بەرهەمت لەو جۆرە ئەنجام داوە بەرهەمی ستۆپم کە دو فیلمە 2023 ئەو بۆ ڕێکخراوی بکردم ڕێکخراوی مۆب داوان لێکردم شتێکی پەروەردەیی پێشترش لەگەڵ ساما عوسمانە فیلمێکمان کرد بۆ تونوتیژی ئافرەتان ئەویش ڕێکخراوی ناوەکەی لەبیرم نازانم هەر ڕقەمی ئینەکان نازانم تەلەفۆنەکان ناشتێکیانە نای هێڵی گەرمی فریاکەوتن بۆ ڕقەمی کشتیا بوو بەڵێ دواتە کورتە فیلمەکە هەربەوە بەرهەمی ستۆپیش بە هەمان شێوە هەر بۆ ڕێکخراوی بوو لێکردم ئەو کەوتن دووجار تەسیرم کردەوە بەڵێ بەرهەمی ستۆپ بەرهەمی ستۆپ پێما بێ کۆتا کاری هونەریت بووە تاوەکو ئێستا گەر وەکو فیلم بەڵێ بەس وەکو من لە زۆر بارەکانە خۆمەڵ قورتانەوە لاانێ وەکو ئاوازدانێر وەکو بەڵێ وەکو کاری فیلم ئەگەر باسی بەرهەمی ستۆپمان بۆ بکەی کەمێک چۆن بوو بیرۆکەکەی لەسەر چییە بۆ ناوی ستۆپە بەڵێ خۆی کە پێدەڵ شتێکی پەروەردەمان بۆ بکە تۆ ئەرکی سەر شانتە وەکو فیلمسازیە پێش ئەوەی کە بیکەیت لە بەژەوندی خۆت قەزەی مادەکەی بیکەیت کە بەڕاستی تۆ پامێک هەبێ بۆ گەیاندنی ئەوەی کە تەسیرێ بۆ پەروەردە بۆیە ماستان لە ستۆپە بیرۆکەمان داڕش کە مناڵێک وەرزشکارە چێ بۆ وەرزش تەمەنی 12 ساڵە لەگەڵ تیپەکەی خۆیانە ڕۆژ ئاواتی وێت بچە ناو ساحەکەوە بچە ناو ساحەکە بانگیکەن بۆ یاری چەند کە ڕزبانیەکەن ئیشارەی بکەن بەس ماشاکە بە ئەوەیە بۆی کێیکەیە ئێتر تا مەزرۆ بێ بچێت ناو ساحەکەوە لە کۆتاجارە کە بانگیەکەن بۆ ناو ساحەکە ڕاکەت ناو ساحەکەوە بەس ماشای پشتەوە کات ماشاکە پیرژە سەجادەکە جادەیەکی عامە ساری پیاڕە گیری خواردو ئێ بڕاتە پێشەوە بپەڕێتەوە ناتوانێت ئەگەڕێتەوە لەو کاتێکە ئەتی لەو کاتا بڕیارە لەگەڵ ئارزەکەی شەوقی خۆیان
بژیە لەگەڵ وەزیفەی مرۆڤایەتی خۆیان بۆ مناڵی وا پەروەردەکراوە هۆکاریشی یانی هەر لە بنەکەی هاتی بۆچی وا بیرەکاتەوە مناڵەکە لە بینی یاریەکە و وەزیفە مرۆڤایەتەکە لەشیان هەڵبژێرە دەی قورعێکی لێ نووساوە ستۆپ هەڵیرێت و ڕاکە بەسەر جادەکە یاریەکە بەجێ لە پیرژنەکە ئاپەرێنێتەوە باز لە خولیاکەی خۆی دێنێت کێتە ئەم بەرەوە هەر پیرژنەکە ئەپڕێتەوە دڵی نایەت تەماشای یاریەکە کات خەبەر بوارەکە بەڵام تەماشا گوێ لە چەپڵات بێ کە گوێ لە چەپڵات بە چەپڵێکی زۆر تەماشاکە جەماعەتی یاریچەکان لەگەڵ مدەڕی بەشتەکە هەمووی هاتنە دەرەوە بینانە ئەو کارەجوانەی چەپڵی بورێن بەکو ئەو براوە بێت دەژیان دەستان خۆشە بەڕاستی چیرۆکێکی زۆر جوانە هیوای سەرکەوتن بۆ خوازین لە کۆتاییە حەز دەکەم ئەگەر شتێک هەبێ و من نەمپرسی بێت حەزکەن باسیکەن کاتی کۆتایی پرۆگرامەکە بەخشمە ئێوە من سپاسی جەناب دەکەم بەنامەیەکی جوان پرسیارەکان جوان بوو کەسێکی بەڕێزی هیچ شتێکم نییە غێرە دوای کە بڵم سپاس بۆ داواتکردنتان ئێوە گەورەیتان وان ئەمە زۆر سپاس دەکەین بەڕێز کاکانە هۆلان دەرێنەر وەکو خۆیان ئاماژیان پێدا زۆر کاری تایبەتی هونەریان هەیە بەڵام ئەمڕۆ پرۆگرامی تایبەتمان لەسەر بابەتە هونەریە سینەمایەکانی بوو کە دەرێنەر وەکو نوانتن هیوای سەرکەوتن دەشتاغت بۆ دەخوازین ئینشاڵڵا لە کارەکانی داهاتوو تا بتبینمەوە وەکو بەرهەمی نوێ زۆر سپاس جارێکی دیکە کە ئامادەبووی مەسپاسی تۆ سپاس بەڕێز خۆشحاڵیشمان